لە دوای یەکەم متوێژی ڕاستەوخۆ و ڕوبەڕووی نێوان هەردوو کاندیدی دیموکرات و کۆماریەکان بۆ پستی سەرۆکایەتی ئەمریکا کاملا هێرس و داناڵد ترامپ لە حکوومەتەکانی هەڵبژاردندا ڕەخنەی توند و قورسیش لە یەکدەگرن و لەو ڕێیەوە دەیانەوێت متمانەی زیاتری دەنگدەرانی ئەمریکا بەدەستبێنن. کاندیدی دیموکراتەکان دەڵێ هەڵمەتەکانی هەڵبژاردننی کۆماریەکان ئەمریکا دەبا بەرەو دواوە و داناڵد ترامپیش دەڵێ دیموکراتەکان لە هەموو کاروبارێکی وڵاتی ئەمریکادا خراپن. لە کاتێکدا ئێمە لە هەوڵی بەرەو پێشبردننی وڵاتەکەمانداین بەرەو ئایندەیەکی پرشنگدارتر، داناڵد ترامپ و هاوپەیمانە تونڕەوەکانی دەخوازن وڵاتەکەمان بەرن بەرەو دواوە. باش لەسەر ملیاردێرەکان و کۆمپانیا گەورەکان کەم دەکەنەوە. بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستی دەبڕن و هەروەهاش ئەو بیمە تەندروستی بە ئاسانی دەستت پێڕادەگات. بەڵام نا، ئێمە ناگەڕێنە دواوە. ئەم هەڵبژاردنەمان لە هەمویان گەرم و گۆرترا چونکە شتێک هەیە بڕیاری لەسەر بدەین، چونکە کەس باوەڕ ناکات ئەوان چەندێک خراپن لە دۆسیەی سنووردا یان لە بەڕێوەبرنی وڵاتەکەماندا لە هەموو شتێکدا. ئابووری، گرانی ئەفغانستان هیچ شتێکیان بە دروستی نەکردووە. تەنها شتێکی تێیدا باشن فێڵکردنە لە هەڵبژاردندا. هەر بۆیە پێویستە زۆر وریابین چونکە تەنها لەوەدا باشن. یەکێک لە ناکۆچەکانی تری نێوان هەردوو کاندیدی کۆماری و دیموکرات بریتیە لە دۆسەی هەبوونی چەک و بە ڕاشکاویش قسەیان لەسەر ڕوانینی خۆیان کردووە سەبارەت بە توندوتیژەکانی لە ئاکامی مافی هەبوونی چەکەوە ڕوویانداوە و هەروەهاش لەسەر ڕێوشوێنەکانی هەڵگرتنی چەک. وەک ئامارەکان ئاماژەیان پێ کردووە لە 4 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 2373 ڕووداوی تەقەکردنی هەڕەمەکی ڕوویانداوە و تەنها لەم ساڵیشدا کە ساڵی هەڵبژاردنە تا ئێستا 385 ڕووداو تۆمار کراوە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونن. هەڵبەت جیاوازیەکان وەکومان هەیە لە نێوانیاندا، بەڵام وردەکاریەکە چییە کە جیاوازن لەسەری؟ بڵێن ئێستا ئێمە دەزانین کاملا هێرس کە ئێستا با بڵێن جێگری سەرۆکی ئەمریکایە و لە 4 ساڵی ڕابردووە چەندین جارباسی ئەم بابەتە کراوە هەروەها کاریان کردووە بۆ یاسای کۆنتترۆلکردنی چەک. کاملا هێرس بەڕوونی با بڵێن باس لە ڕابردووی خۆیان و کارەکانی دەکا بۆ پەسەندکردنی یاسای کۆمەڵگەی سەلامەتتر کە ئەم یاسایە پاش دەیان ساڵ گەورەترین یاسا بوو کە لەلایەن کۆنگرێسەوە لەلایەن هەردوو پارتەوە گەیشتن بە ڕێکەوتنێک و ئەم یاسایە جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە کە بەشێک لەم یاسایە بابەتی ئەوەیە کە پێڵێن ڕێد فلاگ. ڕێد فلاگ چییە؟ کە دەسەڵات ئەدا بە ویلایەتەکان با بڵێن دەسەڵات ئەدا بە ویلایەتەکان بەپێی داخوازی خەڵک کە خەڵک بێن پێکەوە گروپێک پێک بهێنن پێکەوە با بڵێن ئیمزا کۆ بکەنەوە و داوا بکەن بچنە دادگا و داوا بکەن بزانن کە کەسێک چەکی هەبێت مەترسیە لەسەر کۆمەلگا بتوانن ئەم چەکەی لێ وەرگرتنەوە تاوەکو با بڵێن پێداچوونەوەی زیاتر ئەکرێ و تاوەکو پشکنینی بۆ ئەکرێ. ئەمە یەکێکە ڕێد فلاگ بەشێکە لەو کە ئێستا لەلایەن 19 ویلایەتەوە ئەم یاسایە با بڵێن جێبەجێکرێ و پەسەند کراوە بەم یاسای ڕێد فلاگەوە. هەروەها کاملا هێرس دەڵێت ئەگەر ئەو با بڵێن هەوڵ ئەدابوو ئەوەی ئەم بابەتە لە تەواوی لە سەرانسەری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەم یاسایە جێبەجێ بکرێت و هەروەها باسی لەوەش کردووە کە لێکۆڵینەوەی جیهانی بکرێت بۆ ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن چەک بکڕن با بڵێن لێکۆڵینەوە لە ڕابردوویان بکرێت ئەوانی کە هەوڵ دەدەن چەک بکڕن و هەروەها چەکی هێرشبەریش قەدەغە بکرێ و فرۆشتنی مەغزن و فیشەکی زۆر و ئەم شتانەش سنووردار بکرێ. ئەمە یەکێکە لە با بڵێن لە قسەکانی کە کاملا هێرس وتوێتی و ئەمەش ڕوانینی دیموکراتەکانە بەگشتی. بەڵام ترامپ لە بەرامبەردا ترامپ کە خۆی بە کەسێک دانێ کە بەرگریکارە لە بەندی 2 دەستوری ئەمریکا ئەو دەڵێت با بڵێن زۆربەی جاریش کەوتراوە باسی کە تەقەکردنە هەڕەمەکیەکان کراوە هێرشا ڕەمەکیەکان. ترامپ ئاماژەی بۆ کردووە کە ئەم جۆرە هێرشانە پەیوەندی
پەیوەندی بە تەندروستی دەرونی خەڵکەوە هەیە، تەندروستی مێشکی خەڵکەوە هەیە. ئەمە پەیوەندی بە با بڵێن مافی هەبوونی چەک نییە بە شێوەیەکی ڕێکخراو، ئەو پێی وایە دەبێت کار بکرێ بۆ بابەتی دەرونی مرۆڤەکان. مەڵێ ئەو یاسایی کە ئێستا ئاماژۆ پێکرد، یاسایی پاراستن زیاتری کۆمەڵگەکان لە توندوتیژی چەک، چەندێک کاریگەری هەبووە بەسەر کەمکردنەوەی توندوتیژیەکان بە چەک. بەڵێن ئەمەوێ بچمە سەر با بڵێن ڕاوەرگرتنە گشتیەکان لەسەر ئەم بابەتە، ببوورە لەسەر با بڵێن ماڵپەڕی بەڵێ ماڵپەڕی ئارکایڤی توندوتیژی بە چەک. ئەگەر ئێمە بڕوانینە یاساکە لە ماوەی با بڵێن ساڵی 2014ەوە ئەگەر بۆ ساڵی 2023 کە ئەم ئامارە لەو ماڵپەڕەیە ئاماژەی پێکراوە خۆتیش باست کرد لە سەرتاوە کە تەنها لەم ساڵە تەنها لە ساڵی 2023دا 656 هێرشی هەڕەمەکی ئەنجام دراوە و هەروەها بەهۆی توندوتیژەکانی چەک 36,000 کەس گیانیان لەدەستداوە، ببوورە 18,000 کەس کوژراون. بەڵام لە ساڵی 2022 ئەو ژمارەی کوشتنەکە 22,000 ببوورە 20,000 بووە، کەواتە بڕێک کەمی کردووە و لە ساڵی 2020دا 19,000 بوو، یعنی ژمارەی کوشتنەکە کەمی کردووە، بەڵام ژمارەی هێرشەکان زیادیان کردووە. بەڵێن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 2020 610 هێرشی هەڕەمەکی ئەنجام درابوو، بەڵام لە ساڵی 2023دا 656 هێرشی هەڕەمەکی ئەنجام دراوە. بەڵام ئاماژە بۆ ئەکرێت لەو ویلایەتانەی کە با بڵێن یاساکە تیایدا جێبەجێ کراوە، یاسای ڕێد فلاگ، ڕێژەی توندوتیژەکان کەمتر بووتەوە و هەروەها خۆکوشتنیش کەمتر بووتەوە. بەڵێ بەگشتی لەسەر بابەتی چەک ڕوانینی خەڵک چێت دەنگدەرانی ئەمریکایی ڕاوەرگرتنەکان هیچ ئاماژەیەکیان بە ئامارێک کردووە بۆ ئەوەی خەڵک چەند بەلایەوە گرنگە یا چەند بەلایەوە بێبایەخە. بڵێن ئێمە دەزانین کۆمەلگای ئەمریکاش بە تەواوەتی دابش بوون، ینی لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکانە، ینی زیاتری ئەو کەسانی کە خاوەنددارێتی با بڵێن چەک ئەکەن و چەکیان هەیە، زیاتر ئەو کەسانن چۆنەڵی ڕوانینەکانیان بە شێوەیەکی گشتی، ناڵم بە تەواوەتی بەو شێوەیە، بە شێوەیەکی گشتی لەگەڵ سیاسەتی کۆمارەکانە یەک ئەگرێتەوە کە ڕێژەیەکی زۆریش لەمانە پیاون زیاتر کە پیان وایە دەبێت مافی خاوەنددارێتی چەک هەبێت. بەڵام بابەتەکە چەندێک گرنگە بەلای ئەمریکایەکانە لەم کاتە. ئەگەر ئێمە سەیری بابەتی ڕێبازی چەک بکەین بە پێی ڕاوەرگرتنێکی نێوەندی لێکۆڵینەوەی پیۆ ئاماژەی پێیەکەم، تەنها لە 53 پشتیوانانی کاملا هەریس ئەم بابەتە بەلایانەوە گرنگە و لە 159 پشتیوانانی ترامپ ئەم بابەتە بەلایانەوە گرنگە. ئەمەش بە بەراورد لەگەڵ بۆ نمونە لە 91 ببوورە لە 181 پشتیوانانی ترامپ بابەتی ئابووریان بەلاوە گرنگە، یاخود لە 168 پشتیوانانی کاملا هەریس بابەتی ئابووریان بەلاوە گرنگە. کەواتە بابەتی چەک نەبووتە بابەتی یەکەم بەلای دەنگدەرانی ئەمریکا، بەڵام لە دوای ئابووری، لە دوای خزمەتگوزاری تەندروستی بێگومان بابەتی چەکیش یەکێکە لەو بابەتانی کە ئاماژەی پێیەکەن. باشە هێرۆ، ئەم بابەتی چەکە بۆچی بووە بەم کێشە مشتومڕ لەسەرە لە ئەمریکایە؟ بەڵێن ئەمە بەهۆی بەندی 2 دەستوری ئەمریکاوە کە لە بەندی 2 دەستوری ئەمریکا بەڕوونی ئاماژە بۆ کراوە. دەمەوێت وەکو خۆی بیخوێنمەوە ئەوەی کە لە بەندی 2 ئاماژەی پێکراوە دەڵێت با بڵێن چەکداری باش ڕێکخراو بۆ ئاسایشی وڵاتێکی ئازاد گرنگە، بۆیە خەڵک مافی خاوەنددارێتی و هەڵگرتنی چەکی هەیە و ناکرێت ئەو مافە سنووردار بکرێت. جا ئەمە ئەو بەندەیە کە با بڵێن ئەوەیە کە لە دەستوری ئەمریکای ئاماژەی پێکراوە، خەڵک پێی وایە کاتێکە با بڵێن چەکەکانی نەمێنێ مافەکانیان سنووردارەکرێت. ئەمەش هەرچەنە ینی دیموکراتەکانیش ناڵێن لەگەڵ ئەوەیان کە بە تەواوەتی خەڵک لەو مافە بێبەش بکرێ، ئەوانیش پێیان وایە ینی خەڵک مافی خۆیەتی چەکی هەبێ. تەنانەت جێگیری با بڵێن ئەو تیمواڵز کە با بڵێن کاملا هەریس بۆ جێگیری خۆی دەستنیشانی کردووە، ئاماژەی بۆ کردووە کە چەکی هەیە و هەروەها کاملا هەریس خۆشی کە لە دوایین دبێت یا ئاماژەی بەوە کرد کە ئەویش چەکی هەیە. بەڵام بەشێکی
چەکی ئەمریکایەکان ینی بەشێکیان هەڵگرتنی چەک بە مەبەستی ڕاوکردنە، هەندێکی تریان بە مەبەستی پاراستنە لە خۆیان لە سەدا 72 ئەو ئەمریکایانی کە چەکیان هەیە هەر بە پێی لێکۆڵینەوەیکی ناوەندی پیۆ ئاماژەیان بۆ کردووە کە بۆ پاراستنی خۆیان چەکیان هەڵگرتووە بەڵام لە سەدا بۆ بورە ژمارەکان ئەوەندە بچووک نووسراوە چاوم باش نایبینە، پێم وابێ لە سەدا 32 کە ئاماژە بەوە ئەکەن ئەم چەک هەڵەگرن بۆ مەبەستی ڕاوکردن. بۆ ڕاوکردن هێرە زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆ. ئەلبەتە ئازیزانم سواسی بێپایانم بۆیەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.